أفلا ينظرون إلى الإبل كيف خلقت. لەوانەیە سەدان جار ئەم ئاەتت بیست بێت لە سوورەتی غاشیە لە قورئانی پیرۆزدا. ئەی ئایا قەت بووە بیر بکەیتەوە و پرسیار بکەیت بۆچی خودای گەورە ئاماژەی بە وشتر کردووە بەجیا لە ئاژەڵەکانی تر. ئەم بوونەوەرە چۆن لە بیابانی بێبەرهەمدا گەشەی کردو و زۆر بووم. ئەمە گەورەی خودای گەورە و مۆجیزەی قورئانی پیرۆز دەردەخات. ئەویش دروستکردنی ئاژەڵێکی وەکو وشترە کە مۆجیزەیەکی ئیلاهیە. أفلا ينظرون إلى الإبل كيف خلقت وإلى السماء كيف رفعت وإلى الجبال كيف نصبت. وشتر گوێچکەیەکی بچووک و لوتێکی سەیری هەیە. بەشی دەرەوەی گوێچکەی بەموودا پەشاوە، بەڵام بە توانایەکی سەیر کە دەتوانێت گوێبیستی بچووکترین شت ببێت لە دووریەکی زۆرەوە. دەتوانیت دەنگی مرۆڤ و ئاژەڵەکانی تر و تەنانەت خوڕەی ئاویش لێکجیا بکاتەوە. لوتیشی وەک هەر لوتێکی ئاسایی بۆ بۆنکردن بەکاردەهێنێت، بەڵام ئەمیش موویەکی پێوەیە لە پارچەیەک قژ دەچێت کە لوتی دەپارێزێت لە چوونە ناوەی تۆزی بیابان. لە هەموو ئاژەڵەکانی تر خاوتر هەناسە دەدات بۆ کەمکردنەوەی لە دەستدانی ئاو. تەنانەت لە زریانە سەختەکانیشدا دەتوانێت لە دەخولەکدا یەکجار هەناسە بدات. چاوە مۆجیزەیەکانی بە چەند پارچەیەک لە برژەنگدا پۆشاون کە پارێزگاری لە باو زریانی خۆڵیەکان دەکات. جگەل لەوەی هێزێکی سەر و مرۆیی هەیە لە دووریەکی زۆر دوورەوە دەتوانێت ببینێت. قاچی وشتر زۆر درێژە و لە تۆز و خۆڵ دەیپارێزێت و دەتوانێت بە خێرایی ڕابکات کە دەکاتە 70 کیلۆمەتر لە سەعاتێکدا. ئەو دەتوانێت لە ڕۆژێکدا 160 کیلۆمتر بڕوات بەبێ ئەوەی برسی یان تین و یان هیلاک بێت. کۆپانەکەی سەرپشتی سەر و سروشتیە، زۆر کەس پێیان وایە ئەم کۆپانە ئاوی تێدایە. بەڵام بە پێچەوانەوە چەوری تێدایە کە دەتوانێت وزە دابین بکات و بشبێتە پرۆتین بۆ چەندین ڕۆژ وەکو خۆراک بەکاری بهێنێت. وشتر گەدەیەکی نایابی هەیە کە بە بەهێزترین گەدە دادنێت و هەموو شتێک هەزم دەکات، تەنانەت ئەگەر لاستیکێکی بەهێزیش بێت. وشتر شتێک دەکات کە هیچ کەسێک لەم جیهانەدا نەیکردو و نەیکات، کە ناو دەبرێت بە ڕشانەوەی دووبارە جوین. ئەو خۆراکی کە لە ناو گەدەیدا قورس بێت بۆ هەرسکردن دووبارە دەهێنێتەوە ناودەمی و دوای جوینەوەی دەیخاتەوە گەدەی. شیری وشتر بە جۆرێک نایابوو سەرسوڕهێنەر و باوەڕپێنەکراوە. شیرەکەی بە جۆرێکە تا ماوەیەکی زۆر وەکو خۆی دەمێنێتەوە و تێک ناچێت. شیری وشتر دژە خرۆشان و ژەهر و دژە بەکتریایە. ئەمە بێجگە لەوەی کە پڕە لە پرۆتین و ڤیتامینەکانی چەندەها جار زۆرترن لە شیری مانگا و مەڕ و ئاژەڵەکانی تر کە بەکاردەهێنرێت بۆ چارەسەری نەخۆشیەکانی شەکرە و هەوکردنی دڵ. هەر بۆیە کاتێک گوێ لەم ئاەتە دەگرین بیر دەکەینەوە و عەقڵ تووشی سەرسوڕمان دەبێت لە گەورەیی خودای گەورە و دروستکردنی مۆجیزەیەکی قورئانی پیرۆز.